با بڵین هەرچی بۆنەیە کە ڕوو لەم هەرێمە دەکات بێگومان خواستی بازار بۆ بەکارهێنانی گۆشت بە شێوەیەکی جیاواز لە ڕۆژانی ئاسایی گۆڕانکاری بەسەرادێت. بەڵام ئەوەی جێگەی سەرنجی ئێمە بۆ وەکو ستافی پزیشکی وەکو دکتۆرە بەڕێزەکانی کە لەم کوشتارگەیە کارەکەین ڕێژەی کوشتار یا خواستی گۆشت لە بازارەکانی سلێمانیدا لەم جەژنی نەورۆزەیە هاوتای جەژنی نەورۆزەکانی ساڵانی پێش قەیرانی دارایی هەرێمی کوردستان بۆتەوە بە ڕێژەیەکی زۆر بەرچاو خواست لەسەر بەکارهێنانی گۆشت زیادی کردووە. توانم بڵێم ئێمە وەک ئامارێک کە لەم چوار ڕۆژەیە لای خۆمان گلمان داوەتەوە کە ڕێژەیەکی زۆری سەربڕینە بە بەراورد بە پار و پێرار و بەسر پێرار واتە لە ساڵانی قەیرانە. ئێمە لە ماوەی ئەم چوار ڕۆژەیە 1466 سەر ئاژەڵی بچووک لەگەڵ 721 سەر وڵاغ سەر بڕاوە کامە ڕێژەیەکی پێوانەیە بە بەراورد بە خواستی بەکارهێنان لە ناو بازار و لە شاری سلێمانیدا. هەر لەو چوار ڕۆژەیە ئێمە نزیکەی 4 تەن و نیو لەلایەن ستافی پزیشکی و لەلایەن دکتۆرە بەڕێزەکانەوە ڕەت کراوەتەوە و سووتێنراوە کە ڕاستەوخۆ زیان و مەترسی لەسەر تەندروستی هاوڵاتیان بووە جگە لە 637 پارچە لە ئۆرگانەکانی لەشی ئاژەڵ و وڵاغ کە ئەمیش بە هەمان شێوە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ زیان و با بڵێن مەترسی وەسەر تەندروستی هاوڵاتی دروست دەکات. ئەو نەخۆشیانەی کە زوونۆسس دیزیزی پێوترێ یاخود نەخۆشی مرۆژەڵیەکان پێ ئەوترێ کە هاوبەشە لە نێوان ئاژەڵ و مرۆڤ و ڕاستەوخۆ دەبێتە هۆی ئەوەی کە تەندروستی هاوڵاتیان یا خەڵک و مرۆڤ مەترسی بۆ دروست کات و تێکی بدات. بێگومان ئەم جۆرە لە نەخۆشیانەکە پێی ئەوترێ ئەمە لەلایەن ستافی پزیشکیمانەوە بە دوو قۆناغ ڕەتەکرێتەوە. قۆناغێکیان لە پێش سەربڕینە ئەوە هەر هەندێک نەخۆشی هەیە هەر سەرەتا ناهێڵین ئێمە داغڵی سەربڕین بکرێت. کەس داغڵی سەربڕین کرا بێگومان ئێمە بە دوو لاینە پزیشکەکان لە ژوورەوەن پشکنینەکانی خۆیانەکەن کاوانیش هەچی دڵنیابن لێ ڕەتیەکەنەوە هەچیش دڵنیانە بن سامپڵی لێوەرەگیرێت و ئەنێرێتە ناو تاقیگەی کوشتارگە و لەلایەن پزیشکی تاقیگەوە پشکنین و شیکاری بۆ دەکرێتەوە کاتە ئێمە بڕیاری کۆتایی یاخود کۆنفێرم بڕیاری لێ ئەدەین و تەکی دەبینەوە لەسەرەوەی کە ڕەت کرێتەوە یا شیاوە بۆ بەکارهێنان. بێگومانەوە ئاژەڵانی کە هێندرێتە ناو کوشتارگاوە هەمووستان دەرە پزیشکەکانی بەسەرا جێبەجێکری هەر لە گلدانەوە سەرەتای سەربڕین و تا کۆتاییەکەی کە ئەکرێتە بەڕادە بۆ ماوەی 24 ساعات لە ساردکەرەوەی سار دەکرێتەوە کۆمەڵە گۆڕانکاری فسیۆلۆجی و با بڵین بایۆلۆجی لەسەر ڕوئەدات و بەمەش گۆشێکی تەندروست دەکاتە دەستی هاوڵاتیان.